کۆمەڵی دادگەری لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان 41 پێشنیازە یاسایی پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردووە کە سەرجەمیان لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بوون. هەروەها زیاتر لە 527 پرسیاریشیان ئاراستەی حکوومەت و لایەنی پەیوەندیدار کردووە لەبارەی ژیان و گوزەرانی خەڵکەوە. ئەمە جگە لەو سەدان یاداشت و بە دووەداچوونە مەیدانیانەی ئەنجامیان داوە. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان 41 پێشنیازە یاسامان پێشکەشی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد. هەر 41 پێشنیازە یاسا ڕاستە و خۆ پەیوەست بوون بە بارودۆخ و گوزەرانی خەڵک و ڕەوشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی بە دوواداچوون بۆ کاروبارەکانی حکوومەت و لێپرسینەوە لە حکوومەت و پرساندنیشمان کرد و تا سەرجەم ڕێکاری پەرلەمانی فراکسیۆنی کۆمەڵ لە خولی پێنجەم گرتیە بەر لە ئەنجامدا 527 پرسیارمان ئاراستەی حکوومەت کرد. کەمین کاری پەرلەمانی داهاتوو نووسینی دەستورە. ڕۆژنامە نووسێک دەڵێت دوای هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەسەڵات یەکەم کارێک کە دەیکات نووسینەوەی دەستورە. گەر پارتی و یەکێتی زۆری نەبن ئەوە دەستورێک دەنووسرێتەوە کە تیایدا ئیسلام فەرامۆش دەکەن و کۆت و بەندیش دەخەنە سەر ماف و ئازادیەکان. دەزانی بۆ زۆر گرنگە ئیسلامیەکان لە خولی شەشەمدا هەبن و ڕێژەشیان زۆر بێ لەبەر ئەوەی یەکێتی و پارتی ئەگەر زۆرینەی بێننەوە دەستورێک بۆ ئەو خەڵکە دادەنێن کە ئاماژەشیان پێکرد دەستور لە خولی شەشەم دەنووسنەوە بە نووسنەوەی ئەو دەستورە کۆت و بەند دەخەنە سەر خەڵک ئیسلام لەو دەستورە بوونی نابی و ژیانی خەڵک لەوەی کە ئێستا هەیە ناخۆشتر دەبێ. بۆیە ئەو بەرنامەیە کە کۆمەڵی دادگەری دایناوە بۆ ئەوەی کە لە خولی شەشەما جێبەجێ بکە بریتیە لە خۆشکردنی ژیانی خەڵک و نووسینەوەی دەستورێک کە ئیسلام تێدا سەروەر بێ و ئیسلام تێدا مەزدەری ئەوەل و ئاخری تەشریع بێ لە هەرێمی کوردستان. یەکێک لەو پێشنیازە یاسایانەی کە کۆمەڵی دادگەری لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستاندا پێشکەشی کردو بوو بە یاسا مەرج بۆ هەر کۆمپانیایەکی بیانی و ناوخۆیی دادەنێت کە لە سەدا هەفتای دەستی کاری خۆماڵی بێت و گەنجانی دانەمەزرا و بێکاری کوردستان سودمەندی یەکەم بن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.